بەڵام وەکو وازنیان لە ئەوروبارەی واز لە ئەوروباری ناین ئەوێ پارچێک لە جەرگی منوان نە ئەوروبارەیە ئینشاڵڵا بێومێدین لە ڕامی خوای گەورە بیمانێتەوە خوای گەورە ئینشاڵڵا دەمانێتەوە. مام یوسف سڵاوت لێبێ ئەمڕۆ کۆتا ڕۆژی گەڕانە بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستادا ئێوە وەکو کەسوکاری وەکو باوکی ئاڤێستا پەیامتان چییە لە کۆتا ڕۆژدا؟ بەخێر بێن سەرچاو پەیامەوەیە سوپاسی هەموو دەبەرەکە دەکەین تەوان ئەوە مادمشت زۆریان چ شەرگەمان 3 مانگە لە گەرێتی دەڕۆن ئەوە تا ئێستا کەش نەماندی و تەوان ئومێدمان وە هەتا ئێوارێکەش ئومێدمان هەیە ئینشاڵڵا خوای گەورە بمانداتەوە واگەر نەشماندیتەوە ئێوارێکە ئەوە سەعات و غایبەکە دەکەین لێرە لەو جێگای کێستا دەکا شوێنی یەکەم جارمانە کە لێ کۆبووینەوە دوایەوەش ئینشاڵڵا وجا هەر کەس نوماری خۆمان و سوپاسی ئەو مۆنتقە هەموو دەکەین تەوان دەبەرەکەی گەورە و گچکە هەر لە سەر و بارزانین ڕاخواوی پارێزە تا دەگاتە هەمومان. مام بڵێم ئەمڕۆ کە کۆتا ڕۆژە تیمەکانی بەرگریی شارستانی کۆتایی بەگەڕانە هێنن خۆت لەو 3 مانگە هەر لێرە بووی لە دوای ئەو کاتێ تۆش ئەگەڕێیتەوە بۆ ماڵەوە یاخود لێرە ئەمێنیتەوە ئەوچی پشەشی دەین ئەمەش سن و پشەشی دەین ئینشاڵڵا بەڵام وەکو وازنیان لە ئەوروبارەی واز لە ئەوروباری ناینم ئەوێ پارچێک لە جەرگی منوان نە ئەوروبارەیە مستعیل واز لێ بینم بەڵام ئەچینێ هەتا 2 ڕۆژێکی پشەشی دەین ئاوەکەش کەمتر دەبتەوە ئینشاڵڵا بەرگری شارستانش بە خۆمانی هەر ئەگەر بیان گوتە بە دەڕۆژکەن و دەکەینەوە هەفتەشکن دەکەن نەمدێشت لەبەرەوەی چکە زۆر ماندی بوونە بە زیادەوەی شەکە کرا بەڕاستی دەستخۆشیان لێ یەکەم زۆر مەمنونم خوا بیان پارێزتن یەکە بە یەکە ئینشاڵڵا هیچیان لێ نایەتم بە هەوڵ و قوتی خوای چاوت لەوەیە کە ئاسەوارێکی پێیا بێت ئینشاڵڵا بێومێدین لە ڕامی خوای گەورە بیمانێتەوە خوای گەورە ئینشاڵڵا دەمانێتەوە بەڵام ئەچینێ وەکو وازینان وازباتەکە واز دێدین وازباتەکەی خۆمەوەکو ئەرچی حکومەت بەرگری شارستانی ئەمە قوبڵمان نیست کە بەسە نواد ڕۆژ ئەوڕۆ نەتوێک ڕۆژە تێپەر لە زیاد لە حەدی خۆی گوناح ئەوەندە ئەزیەتدانە و دەبی لە دڵیشانەوە گەردەنی ئاڤێستای ئازادکەن ئاگەت ئازابوون دەبێتدا بشێت چکە زۆر ماندی بوونە زۆر هیلاک بوونە و هەموو مەنتەقەکە شەربەتر لە دڵیانەوە دڵی مامۆستا ئاڤێستای ئازاد بکەن چکە بەڕاستی هیلاکمان کردینە. کۆتا پرسیارم ئەوە بێت هەرچەندە 3 مانگە ئێوە هەر لە پرسەدا بوونە بەڵام لە دوای ئەمڕۆ ئێوە لە هەولێر پرسەی بۆ دانێن یاخود پرسەدانانێن نەخێ پرسەدانانێن لە هیچ جێگاچی نە لێکوانە لە هەولێرەکە تەنها نوێژی سەعات و غایبەکە دەکەن لەسەرین لێر لە بۆ جەماعەتی کارمەندەکان لە دڵنەوەی خۆیان هەم بەرگە پیرۆزەکەی خۆیان بۆ بەرگە کە پێوە ماندینە هەتا ئێستاکە خەبات دەکەن لەگەرمان ئەوە بەرگێ و باڵوخان لێ نوێژەکەی دەکەن و خەڵکیشەوە لەگەرمان نیشان نوێژەکەی دەکەین ئەنجام دەین لە هەولێرەکە ڕۆژی تایبەت دەکەن و بزێت لە مزگەوت سەواب بوو یان لە جێی خەیات بوو لەو شوێنان ئینشاڵڵا لە هەولێرش نوێژ غایب دەکەین بەرێ ئەوە لە بۆ دەڤەرە ئێرکوانێ لەو مەنتقە لەو خاتی و کەس نێتە ئەو لای لەولاش نەمانشتە کەس بێتن لەبەر دام و خەترات و خوا نەخواستە ئەوەی کە نەخوازراوەک بێتە ڕێمان ئیتر با کەسەکان زیاد نەبن خەڵکی لێ نەمێشتە بێت ئێرکوانە کەس هیچ نەمێشت هەتا خزمەکانی خۆم نەمێشتە بێ تەنها برایەکەم هاتیمان سوپەقلی منداڵەکانی خۆشم دێن هەر ئەوەندە زیاتر نە خۆش بێ مامی سوف خاصە بوریتامدا ئینشاڵڵا